سەرەڕای قەیرانی دارایی و کەمی خزمەتگوزاریە گشتیەکانی دیکە قەیرانێکی نوێ لە ئیدارەی ڕاپەڕین سەری هەڵداوە، ئەویش قەیرانی کەمبوونەوەی ئاوی ماڵان یاخود ئاوی خواردنەوەیە. بەهۆی کەمبوونەوەی ئاوی ماڵان خواست لەسەر کڕینی ئاو زیاد بووە، هاوڵاتیان ناچارن ئاو بکڕن، دەبێت چەند ڕۆژێکیش نۆرە بگرن تاکو تانکەرێک ئاویان بەردەکەوێت. هیچ بەرنامەیەکیان نییە، هیچ پلانێکیان نییە، لەبەرەوەی ئێستاکانە ئەمە بۆ ڕێی و هەموو شتەکەمان حازرە، بەس غەتاسمان دەوێت لە دەربەندی هەڵیدا بۆ حەوز حازرە، هەموو شت حازرە، بەس غەتاس لە دەربەندی ڕێیکە بۆ حەوزی ڕانێش دابش دەکا و بەسەر ڕانیە و چاخۆن و حەجیاوەدا هەر زۆر بێئاوازە. ئێستاکانان بۆ خۆم لە منتیقەی پشت جۆگا پێی دەڵێن چێوەڕەش وەرە بچینەوە گە ئاو هەبزانە ئاوی قولەی هەموو قڕاوەیانە. ئەو گەڕەکانی بەتابەتی لەسەر کولەنە هەر زۆر زۆر بێ ئاویە. ئێستا کە دەڵێن هەر ئاوەکەش بەڕوونی نایە، هەر بڵێ وەک قوڕاک بێ وە کولە دەڵێن سەعاتنەوە نامێنێ ئاو. جاوجار ئێمە ئاومان دەست ناکەوێت. بڵێ هەموو گەڕەکان بێ ئاون بەهۆی کە ئاویستی ئاوی خولێدا بەزیوە کەمی کردووە، پێڕان ناگا. شەمەکانی هەمووی دوو شەمعی سەرەکی کە بێت و لەبەرە و شەمعانە نەبێ ئاو نییە لە هیچ شوێنێک کە بینی. بەڵێ ئەو کاروانی کە ئێستا دەیبەمی بە دوێ نێوارەکەی بۆی کردوون. ئارێ وەڵی سێ چوار تەلەفۆنی دوێ نێوارە ئێستا بۆیان دەبم لە بەیانی و زوو وەستاوم، ئیسراعەتیشمان نەماوە، بۆمە زۆر ناخۆشە. بەڕێوەبەری ئاوی ڕاپەڕین دەڵێن گەربێت و بەم شێوەیە بەردەوام بێت مەترسی گەورە بەهۆی کەم ئاوی دروست دەبێت. هۆکاری سستی و وەستانی پرۆژەی ئاوی دەربەندیش بۆ لاوازی کارگێڕی و دارایی کۆمپانیای جێبەجێکار دەگەڕێنێتەوە. دەژڵێت سەرقاڵی گۆڕینی کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکەن بۆ چارەسەرکردنی کێشەکە. بەڕێوەی تەواوکردی پرۆژەیە حتمیە ئەگەرەوە دووبارە بێتەوە پرۆژەکە تەواو نەکرێت و ساڵانی داهاتووش بەو شێوەی بێت وشکە ساڵی بێت یان کەم بارانی بێت، ئەوە ناوچەکە ڕوبەڕووی قەیرانێکی مرۆیی گەورە دەبێتەوە، دەتوانین بڵێن ڕوبەڕووی چۆڵبوونیش دەبێتەوە لەبەرەوەی کە ئاو نەبێت ژیان نامێنێت. بەداخەوە توانای دارایی و کارژێڕی کۆمپانیای لاوازە لە ئاستی تاواکردنی پرۆژەکەی دانێ. ئێستا کاری ئەوەی دەکەین کە بتوانین لە ڕێگەی بەڵەندەری سانەوی یان بە تەواوی کۆتایی بە کاری ئەو کۆمپانیا بین و لە ڕێگەی بەڵەندەریشترەوە پرۆژەکە تەواو بکەین. لە ئێستادا ئاوی قولەی ڕانیا کە ئاوێکی خۆرسکە نزیکەی لە سەدا هەفتای ئاوی شاری ڕانیا دابین دەکات، بەراورد بە ساڵانی ڕابردوو نزیکەی لە سەدا هەشتای ئاوەکەی لەدەستداوە و مەترسی وشکبوونیشی هەیە. تاکە بەدیل بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی پرۆژەی ئاو خواردنەوەی دەربەند بۆ ڕانیەیە کە ماوەی نزیکەی 20 ساڵە دەست بە دروستکردنی کراوە و تا ئێستا تەواو نەکراوە. هەر جارە و بە پاساوێک پرۆژەکە دەوەستێت، ناشزاندرێت ئاخۆ پرۆژەکە تەواو دەکرێت یاخود بە شکست خواردووی دەمێنێتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.